هاوردەکردن زۆر بۆ ئێمە کێشە بووە و زۆربەی ئەو سیارانش کە بیهێت بار بگوازێتەوە ترسی ئەویان هەیە کە خوا نەخواتە لە ڕگا شتێک ڕووبایە ئەوەی کە شتێکیان بەرکەوێت بە حەقەتەم شەڕا خۆی کێشە لەسەر هەموو شتێک دروستەکە لەسەر بازار بۆ ئەوەی کە گۆڕینی نرخی دراوەکان هەم بۆ تمەنی ئێرانی هەم بۆ دینار بەڵام لەرای کێشەیەکەوەیە کە چون ئیسرائیل قەسفی سەر جادەکانی بۆ نمونە ئیسفەهان و تاران و کۆمەڵەکە و جادانی کە ڕەبتی هەیە بە سنووری کوردستانەوە زۆرتر و جادانە کە قەسف کراون هاوردەکردن زۆر بۆ ئێمە کێشە بووە و زۆربەی ئەو سیارانش کە بیهێت بار بگوازێتەوە ترسی ئەویان هەیە کە خوا نەخواتە لە ڕگا شتێک ڕووبایە ئەوەی کە شتێکیان بەرکەوێت لە شەوی شەڕەکەەوە هیچ شتێک تا ئێستا نەهاتووە و معاملەکان خۆشیان ناتوانن بینێرن لەبەری کە ڕگانیە ڕگای بەدیل ویستمان کە لە ڕگای بۆ نمونە سنوورەکانی خوارجنوب بۆ بیهێنین کە دوای زانیمان زۆر ئەبێ ئێمە دوو گومڕک زیاتر بین کەەوە بۆ ئەمە زۆر گرانترەکەوت نرخەکان لە ئێستایا چون سەرەتاکەیەتی کەس هەستی پێ ناکات بەس دوای یەک مانگ دوو مانگی تر لەبەر خاتری ئەوەی کە لە ئێران کەمی دەزوو دەست پێیەکە و کۆمەڵک زەرە ڕوشتە کە بەر معاملەکان کەوتووە بەر ئێران کەوتووە هەمووی ئەنجا دەست پێیەکە لەسەر کوردستان ئەو جا نرخەکان بەرز دەبێتەوە هەم بۆ هەموو شتێک فەرش بەعام لە 99 فەرش لە شاری کاشانەوەیە یەک دوو شاری تر هەیە بچووک وەکو بۆ نمونە تەورێزە کە معاملێکی تایە میاندواوە